بۆ قسەکردن لەسەر فێستیڤالەکە ڕاستەوخۆ لە شاری هامبۆرگ لە ئەڵمانیا هونەرمەند بیلال بەڵوتمان لەگەڵایە. کاک بیلال سڵاو لێبێ، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین. فێستیڤالەکە چەند ڕۆژە خایانێت؟ مرحبا، ڕۆژ باش وەرە. سپاس. فستیڤالەمە ئەس پێچی سپاسی خۆش بەوە دەکەم بۆی بێ سکایپی بۆی بێ دەنگی خۆمە شاندک بۆوەژی کێ نەهام فستیڤالە هەم بووکێ یا پازدەمین چێ دکن براستی کە فستیڤالێکە هێدیێدی کەڤن دەبێ، ینی 15 ساڵام چێ دکن و ji her çar parçe Kurdistan em filîman nîşan didin. Bi rastî jî kê nîzêka 100 filîmî ser festîvala me dan, mejwanekê em 20 filîman nîşan didin. فیلمê dirêj û belge filîm û kurte filîm û birastî heweka her sal dîse çar xelatê me hene. Xelata kurte filîmê baş û belge filîmê baş û ya jûrî taybet û ya xelata ciwan. بەڵێ کاتە فێستیڤالەکە وەک خۆت ئاماژەت پێیا لە سێ بەش پێکاتەوە: دۆکۆمنتاری، فیلمی درێژ، فیلمی کورت. پرسیارەکەم ئەوەیە، هونەرمەندان لە هەر چوار پارچەی کوردستانەوە بەرهەمەکانیان ناردووە؟ بەرێبەر لە هەر پارچە کوردستانی باکوور، ڕۆژاوا، ڕۆژهەلات و ڕۆژهەلاتە ناوێ ji her çar parçe birastî aliyê pê ji aliyê Rojhilata Rojava û aliyê dê ve pir film hatin. Birastî ji her çar parçe Kurdistanê film pir hatin lê em jiyaneke jî pir kêfxweşin ji ber ku êdî filmê me festîvala me heye, êdî sînema me çê dibe ji ber ku nîzêka 100 filmî de serdanîn. Demek ev jî kê em bawerin ku êdî festîvala me filmê me êdî sektora me sînemayî çê dibe ji wereke em pir kêfxweşin birastî. کاک بیلال، ئەپرسم جیاوازی فێستیڤاڵی ئەم ساڵ لە چاو فێستیڤاڵی ساڵانی ڕابردوو چۆنە؟ بۆمان باس. بەێ فستیڤالە me îsal temame li hemberî irqçilikê, yanî bi hemberî faşîstê em dibêjin huner. Temame ew e îsal û birastî îsal jûriye em behsa jûriye xwe jî bikin. Jûriye me serokê jûriye me Manoxelîl e ji derhenêrê me Rojava Navûden û Yawûz Ekinciye wî nivîskarekî me Kurd e û Özlem ke jineke me belge filma çê dike. Jûriye me jî îsal pir baş e. Bawerin wê festîvaleka xweş çê bibe li gorî me. بەڵێ کاک بیلال، لەپرسم تا چەند گرنگکە بەڕێوەچوونی ئەو فێستیڤاڵانە لە ئەوروپا بە تایبەت بۆ ناساندنی شوناس و هونەری کولتوری کوردی بە شێوەیەکی گشتی؟ بەێ ئەم ئەم گەرەکە ئەم بێناکە پێش بخن. بڕاستی نها ئەم لە باژارێ هەمبورگێنە ئەم بێژن داویە ئەلمانیانە نها ئەم فستیڤالێکە چێتکن فستیڤالەمە ئەم نها 4 ڕۆژ ئەم فستیڤالی لە 4 ڕۆژێکی براستیجکە فستیڤالەمە سینەمامە فیلمێمە هەموو تشی دچین ji ber ku pir îlgî eleqedar heye. Yani Almancî Kurdcî kesê biyanî hemû kes tê festîvalê ji ber ku dibêjin ka ev Kurdcî çawa sînema çê dikin, çawa filma çê dikin. Heta televizyonê Almanya jî tên xeberê dikin, têne xebatê zindî dikin di nav festîvala me de. Ji ber wê kêşkê tenê em jî em dibin ku weke pirekê em hunera xwe, sînema xwe û kultura xwe şanî gelê dinyayê didin birastî. بەڵێ کاک بیلال، باسی میدیاکانی ئەڵمانیات کرد. ئایا هیچ هونەرمەندێکی ئەڵمانی یاخود میوانیشی ئەوروپی بانکێش کراوە بۆ فێستیڤالەکە؟ کاک بیلال گوێ بیستی منی؟ کاک بیلال، باسی میدیای ئەڵمانیات کرد. هیچ میوانێک، هیچ هونەرمەندێکی ئەڵمانی لە ناوخۆی ئەڵمانیا یاخود لە ئەوروپا بانکێش کراوە بۆ فێستیڤالەکەی هامبۆرگ؟ بەێ ji her çar parçe Kurdistanê derhinêr û lîstikvan û ê filîma çê dikin û belge filîm û birastî mêvanê me pir tê niha jike niha ez nav mêvana hatim pir mêvanê me hatim gihane vê derê û هونەرمەند و میوانی بیانیە کاک بیلال. بەڵێ بەێ بیانی کار ناو دەنجی تێنە vê hunermendê Almana tên ê Fransiya ê biyanî jî ke birastî têne festîvala me temaşe dikin, dibêjin ka filmê çawa çîne, filmê Kurdî ya sînema Kurdî çawa ye. Mêvanê biyanî jî pir zêde. Bo festîvala me ji festîvala me weke internasyonal birastî jî ke pir kesê biyanî têne festîvala me. وەکە گۆمگۆچکە وەکو دوور دەخویات کە قۆنسێراژ بۆی فستیڤالە مە جی هەیە بەرگی ئەم میساڵە یا 15 هەمین چێ دکن ئەم قۆنسێرێکە ددن یا ئادرجان ئەوژی کە براستە ji بۆی فستیڤالە مە ئەم قۆنسێرێکە تایبەت ددن.
بەڵێ کاک بیلال من دو پرسیارت ئاڕاستاکەم ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە لە پەراوێزی فێستیڤالەکەدا ئەوەی ئێمە زانیاریەمان هەبێت چەند چالاکیێکی هونەری بەڕێوەچێت ئەگەر بە کورتی بۆمان باس بێ. بله نه دو خلاته ما پراددن براستی دو که ام که من لبله فستیوال ما شو دما مزند به پیش فتکردن هیدی فستیوال ما مزند به پره بچاویج مزند به براستی وقتیش که بین ilgi alaqadaraویج پر مزند بهش برگوج همو کسی بیانی آلمان یا که خلقی دی ilgi و علاقه دن فستیوال دی فستیوال هر سال چقدر پیش فتچه و فستیوال مزند به باورم سال کدی سال دی دیویج دسم مەزن بهتر دەرکەوێ ئەمە زێدە مەزن چێ بکەن باوەرم. بەڵێ هونەرمەند بیلال بەڵوت سپاس کە ڕاستەخۆ لە شاری هامبۆرگ لە ئەڵمانیا لەگەڵ مابوون سەرکەوتوو بن.